سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش محەممەد ئاموکەین بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانم لە ئێرە مامەجەلکێ دیارە ئۆتۆمبیلە بار هەڵگیرەکان لە شەوی ڕابردووەوە ئەم ڕێگایان داخستووە و هەرباڵغێکی زۆر لە دووسایدی شەقلاوە قەندیل دروست بووە. ئەو ئۆتۆمبیلانە دەبێ بە ناچاری بە ڕۆد ساید بێنە شەقامی ئەولاتر کە لە هەولێر و بە ئاراستەی بڵێم سۆران قەندیل دەچن. بۆیە ئێستا هیچ پۆلیسێکی هاتوچۆش لێرە بوونی نییە. ئۆتۆمبیلەکان بەم زۆرە ئەگەر ببینن ئەم سایدە داخراوە. ڕێزی ئۆتۆمبیلەکان ئەوەندە دوور و درێژە کە دەبینی لە هەردوو سایدەوە ئۆتۆمبیل هەیە. بۆیە ئەو کەسانە یاخود ئەو شفێرانەی بە وەستی سەفەرکردن دەستنە هەولێر ناچارن بێنە ئەم دیوی شەقامەوە لێرەش بە هەمان شێوە ئاستەنجی هاتچۆ دروست بووە. دیمەنی ئێستای مامەجەلکێ وە گوتم ئەم ڕێگای داخراوە نزیک دەبمەوە بۆی بزانین هۆکاری سەرەکی داخرانی ئەم ڕێگایە بۆچی دەبێت لەبەرەوە پێشتریش دانیشتوانی گوندی مامەجەلکە ئەم ڕێگایان داخست بوو. هەر بۆیە خەڵک ئەو ئۆتۆمبیلە بار هەڵگیرانە کە دەیانویست بچنە سلێمانی ناچار بوون دەبا بچبان و ناوهیران. ئێستاوە گوتم ئەوان ڕێگاکەیان داخستووە و ڕێگای مامەجەلکە کە بڵێن سلێمانی بە شەقلاوە هەولێر دەبەچێتەوە. لێرە ئەم دانیشتوانی ئەم گونداوی ڕێگاکەیان داخستووە. لێرە پۆلیسی هاتوچۆش هاتووە بۆ ئەوەی چارەسەرێک بۆم بابەتە بدۆزنەوە و لێرە شوفێران ئەم ڕێگایان داخستووە. وە گوتم دەبێت خەڵک بە ناچاری سایدەکەی تر بە کار بهێنێت. ئێستا هاوڵاتیان لە سۆرانەوە ئەگەر بیانەوەی بە مەبەستی سەفەرکردن بچنە هەولێر ئاستەنگێکی زۆر وە گوتم لە دوو سایدی شەقلا و قەندیل دروست بووە. لێرە ئەو بار هەڵگیرانە شەقامەکەیان یاخود دوو سایدەکەیان داخستووە بۆ ئەوەی کە وە گوتم دانیشتوانی شەقلاوەش ناهێنە ئۆتۆمبیلە بار هەڵگیرانە بچنە نێو شەقلاوە. بۆیە ئەوان وەک برێم ڕەتفەعلێک ئەم ڕێگەیان داخستووە داوای چارەسەرەکەن کە چارەسەرێکەش ئەوەیە کە ئەوان دەبێت ڕێگایشی دوورتر بگڕن لەوەی کە پێشتر بۆ نمونە لە ڕێگای شەقلاوە هیران دەچون و ڕێگای مامەجەلکەش کە ڕێگایەکی لاوەچیە بە هەمان شێوە ئەم ڕێگایش ئێستا لەلایەن دانیشتوان داخراوە. ئێستا ئەو ئۆتۆمبیلانە کە دێن لە ئاراستەی هەولێرەوە بەرەو یاخود لە شەقلاوە بەرەو بڵێم سۆرانە قەندیل لەوانە دێن ڕێگای شەقام یاخود سایدی ئەو بەر بە تەواوەتی داخراوە. بە هەمان شێوە ئەگەر ببینە ڕێزی ئۆتۆمبیلەکان ئەوەندە دوور و درێژە ئەو بار هەڵگیرانە ڕێزی ئۆتۆمبیلەکان لەو سایدەوە ئەگەر ببین لەم بەرەوە بە تەواوەتی ڕێگاکەیان داخستووە. تەنها نەفەسێک هەیە بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلە بچووکانە لەم شەقامە بچنە پێش بۆ ئەوەی بە زووترین کات کاریکوان بکەن یاخود بەرەو ئاراستەی هەولێرەوە بڕۆن. دیمەنی ئێستای مامەجەلکێ وە گوتم هەردوو سایدەکە داخراوە ئاستەنگێکی زۆری هاتچۆ لێرە دروست بووە. ساید یاخود شەقام دوو سایدی شەقلاوە قەندیل یەکێکە لەو دوو سایدانە کە ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆری بار هەڵگیر و بەم شەقامە یاخود بەم دوو سایدە هاتچۆەکە بۆیە لە ئێستادا داخراوە. بەسام ڕێگای بۆ داخراوە بۆ لەبەرچی لەناو شەقلادان ئەی چی دەکەن چارەسەر چی بۆم بابەکەن چارەسەر ڕێ هەڵ گوندیش نییە ئەنی ئێوە تاکەی ئەم ڕێگای داخن
الله هەتا ڕێ بکەنەوە. زۆر باشە دەست خۆش دەست خۆش ئەمە فێرێک و باسی لەوە کرد کە پۆلیسی هاتچۆ ناهێڵێت ئەوان بچنە نێو شەقلا بۆیە ناچارن ئەم ڕێگایان داخستووە جا لێرە وەک گوتم پۆلیسی شێوە بەڵام ئەوان داوا ئەکەن تازە کەمێک پێش ئێستا هاوڵاتیان باسییان لەوە کرد داوا لە پارێزگاری هەولێر لە قایمەخانی شەقلاوەکەن کە بە زووترین کات بێنە سەر قەت بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکرێت لەبەرەوەی ئەم گرفتە زۆر دەمێکە لێرە بوونی هەیە لە سنووری شەقلاوە بە گوتەی ئەو شوفێرانە ئەو بارهەڵگرانە کە ئەوان تووشی ئاستەنجی زۆری هاتوچۆ بوونە و گرفتیان بۆ دروست دەکرێت ئەوان سەرقاڵی کاسبین باریان پێیە چەند ڕۆژێک دەمێننەوە. دیمەنی ئێستای دوو سایدی شەقلا و قەندیلەوە گوتم هەردوو سایدەکە لەلایەن شوفێرانی بارهەڵگیرەوە داکراوە ئاستەنجی هاتچۆ دروست بووە و هاوڵاتیان هاوشانی هێزەکانی پۆلیسی هاتوچۆ لێرەن بۆ ئەوەی هیچ نەبێ کەمێک ئاستەنجی هاتچۆ بەرەو کەمبوونەوە بڕوات. ئەگەر بینی تەنها و ئۆتۆمبیلانن کە لە هەولێرەوە بە ئاراستەی سۆران و شەقلاوە ئاراستەی سۆران و قەندیل ئەچن بۆیە تەنها ئەو ئۆتۆمبیلانە دێن کە لە شەقلاوە دێن ئەگەرنا سایدی هاتن بلێن لە سۆران لە لای ئاکرێەوە بەرە و نێو شەقلاوە بە تەواوەتی ئاستەنجی دروست کردووە هاتچۆ تێیدا وەستاوە لێرە وەگوتم هاوڵاتیان داوا دەکەن کە ئەم دووسایدە بکرێتەوە لەبەرەوەی خەڵک هەیە دەوامی هەیە خەڵک هەیە باری پێ نەخۆشی پێەیە کەمێک پێش ئێستا ئامبولانسی شاد بۆ ئەویش بە هەمان شێوە ئاستەنجی هاتچۆ دروست بوو لێرە. هۆکاری جیرانی ئەم دووسایدە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پۆلیسی هاتچۆ ناهێڵێت ئەم بارهەڵگرانە بە نێو شەقلاوە بڕۆن و دانیشتوانی شەقلاوەش پێشتر قۆرت و چاڵی زۆر بەهۆی هاتنی زۆری ئەم ئۆتۆمبیلە بارهەڵگرانە لە شەقامەکان و ڕێگا سەرەکیەکانی ئەوان دروست بوو ئەوان پڕیان کردەوە بەڵام داوا ئەکەن کە ئەو ئۆتۆمبیلە بارهەڵگرانە بە ڕێگای تر بڕوە حکوومەت چارەسەرێک بۆم بابەتە بدۆزۆتەوە بەڵام ئێستا لە خلکەی مامەجەلکە پۆلیسی هاتچۆ هەیە ناهێڵێت هیچ ئۆتۆمبیلێکی بارهەڵگر بچێتە نێو شەقلاوە بۆیە ئەوانیش بە هەمان شێوە ئۆتۆمبیلی بارهەڵگر ناهێڵن زانم لێرە چیە زانم ڕووداوی بەڵام پێشوانە یەک کارە ساز دەبێ نەبێتەوە بەخوای چاو دەکەدرا زۆر باشە چیت پێ چ بارێک تۆ حمل بنزین ئەگەر بێت و لەم حاڵەتەدا کە دەبینین قەرەباڵغێکی زۆر هەیە ئۆتۆمبیلێک بار بگرێت چی ڕوەدا؟ والله عمواني محمل بنزين هي من البارحة العصر هي من البارحة العصر واقفين هنا طبينا على 7 قرى الطريق مسدود اكو صعده ما يعدلونه الشفر واقف 50,000 تصعد ما تدفع 50,000 ما تصعد هذا المرور فتحوا البارحة بالليل وجبة واحدة على طريق شقلاوة وجبة واحدة وسدة شكرا اي والله يلا اما شفيرێکی بارهەڵگر باسی لەوە کرد کە ڕێگریان لێکراوە بۆیە ئەوانیش لێرە بەم شێوازە هەردوو سایدی یاخود هەردوو سایدی بەڵێم شەقلاوە قەندیلیان داخستووە لە ئەگەری گرگرتنی هەر تانکەرێک بەشێکی زۆری ئەو بارهەڵگرانەی کە لێرەن بنزینیان پێەیە بەڕاستی ئەگەر بێت و لە هەر حاڵەتێک ئۆتۆمبیلێک گر بگرێت ئەوە کارە سات بە دوای خۆی دەهێنێت ئێستا ڕێگاکە داخراوە هاوڵاتیانیش لێرەن بزانن چییە ئێستا لە مەقاڵەیە یاخود گفتوگۆیەکی گەرم لە نێوان شوفێران و ئۆتۆمبیلی بارهەڵگر هەیە
يكون زمان قبل.